لێژنەی دارایی پەرلەمانی عێراق لە 46 کۆبنەوەدا پێداچوونەوەیان بۆ پڕۆژە بودجەی 2021 کردو ئامادەیان کردووە بۆ پەسەندکردنی تاکە مادە کەماوەتەوە و هەموار نەکراوەتەوە. مادەی 11 تایبەتە بە پێدانی پشتی هەرێم لە بەرامبەر 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە. فراکسیۆنە شیعەکانیش ئەمەیان بەدڵ نییە و هەشت بژاردەیان لە ماوەی کۆبوونەکانیان خستە بەردەمشاندی حکوومەتی هەرێم کە سەرجەم بژاردەکان پێدانی تەواوی نەوتی هەرێم بوو بە بەغدا. ئەمەش نادەستوریە بۆیە حکوومەتی هەرێم ڕەتیان کردەوە. هاوپەیمانی سایرون و لایەنەکانی تری شیعە هادی عامڕیان ڕاستپارد تاکو لەگەڵ شاندی حکوومەتی هەرێم بگەن بەڕێکەوتن. بەڕێز هادی عامری سەرروکێ هاوپەیمانیە فەتح وی تەخویر کردین و ئەو دانوستاندنێ بکە سەر بەشە بودجە هەرێمێ و ئەمزانیژی و وی بەڕێزی نەرمیە نەباندی گوتی مە نەبێت بچینە ناف جەلسا پەرلەمانی بێی و ئەم بەشە بودجە هەرێمێ جێگیرکەین وات بێت ئەم پێک بەڕینین هەردوو لا تەنازلاتە بکرد بگەهینە چارەسەریەکێ. شاندی حکوومەتی هەرێم کە بۆ کۆتاگەڕی دانوستانەکانیان لە بەغدان چاوەڕوان دەکرێت ڕۆژی پێنجشەمە لەگەڵ هادی عامڕی کۆ ببنەوە و دوهەڵوێستی لایەنە شیعەکان لەسەر میکانزمی وەرگرتنی نەوتی هەرێمی کوردستان بە دەقێکی دیاری کرا و بخەنە بەردەم شاندی هەرێم. شارەزایکی ئابووریش دەڵێت ئەگەر بێت و ڕێکەوتنی کۆتایی نەکرێت هاوشێوەی پرۆژەی یاسای قەرز بە زۆری نەوکەمینی کوتلە سیاسیەکانی ناو پەرلەمان هەرێمی کوردستان بێبەش دەکرێت لە پشتی بودجەی 2021. دەبێت هەموو بەرهەمەنەوتەکان ڕادستی حکوومەت عێراق بکرێت لە پێناودابێنکردنی پشکی هەرێمی کوردستان. ئەم داواکاریش لەلایەن شاندی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕەت کراوەتەوە کە ئێستا بە سەرۆکاتی قوبا تاڵەبانی لە بەغدان. بۆی ئەگەر ڕێک نەکەون ئەوە ڕێکەوتنێک هەیە لە نێوان کوتلە سیاسیەکانی ناو پەرلەمان بە زۆرینە و کەمینە هاوشێوەی پرۆژەی یاسای قەرز پرۆژە بودجەی ساڵی 2021 تێبپەڕێنن. أعضاء مجلس النواب على تمرير الموازنة بالأغلبية السياسية. هەڵوێستی هاوپەیمانی سایرون و دەوڵەتی یاسا و کوتلەکانی حەشدی شەعبی دەژبارەیەمی کوردستان تا دێت تونتر دەبن و پێداگری لە وەرگرتنی تەواوی دۆسیەی نەوتی هەرێم دەکەن. ئەمەش لە کاتێکدایە کۆمپانیای سۆمە و وەزارەتی نەوتی عێراق پێشتر ڕایانگەیاندووە حکوومەتی عێراق دەتوانن تەنها 250,000 بەرمیل نەوت لە هەرێمی کوردستان وەرگرن. شەفان جەباری، کوردستان 24 بەغدا.